بمانەوە نەمانەوە مناڵ بەشی خۆی ئەجۆڵێ و بە تایبەتی ئەگەر یەکەم شتنی بێ کە ئاوی بەرئەکەوێ ئەمە سترێسێک جۆڵەیەک دروستەکات لە مناڵەکە شتێکی ئاسایە و بە ئاسایی وەریەگرین بەڵام نابێ مناڵ لەسەر تێری بەرینە حەمامەوە چکە ئەگەری زۆرە بڕشێتەوە تۆ ئەیشۆری ئاوی پیاکەی ئەم دیودیویەکەی مناڵەکە ئەگری لە ئەنجامی ئەم گریانە بە قووەتەی مناڵەکە ئەگەری زۆری هەیە مناڵەکەت بڕشێتەوە. باشتر وایە ئێمە بە تایبەتی مناڵە بچووکەکان بڵێن لە سەرەتای لە دایکبوون ئەڵێن 2 ساعات جارێ شیری بەرێ ساعتێک بەسەر شیردانە تێپەڕێ ئەو کاتە تۆ بیبەرە حەمام ینی مەعیدەی نیوەی خاڵی و نیوەی شیر بێت لەبەروی مناڵەکە گەر برسی بێ بە برسێتی بیبێتە حەمامەوە ئەو کاتە فەوزا دروستەکە هەم عەزیەت و ئەرکی شۆردنەکە لەسەر مناڵەکەەوە هەم برسێتەکەی تر ئەوە کاتە دایکەکەش ناچارە بیانی بە نیوەناچڵ ئیشەکەی کە خۆت پاک نەیشۆرەیان نەتوانێت بیش و یەکسەر بێنێتە دەرەوە شیراتێ و ئەو کاتە مناڵەکەش بۆ خۆی خەوێ